لە تەقانەوەی ئامرازە ئیغرای جنسی فریودانی جنسی هاندانی جنسی سیر کە تەنانە ڕێکلام بۆ خواردنێک دەکەن ئیغرای جنسی تێدایاننا بۆ چای دەکەن ئیغرای تێدایاننا کچێکی جوان دێنن بە شکل و شێوەی تەنانەت فۆکسی کامێراکە ئەخەنە سەر ئەو شوێنانەی کە زۆر حساسن لە جسمی ئافرەت باوەڕ پێ بکە مینیتان ئافرەتێکی پیر و بە ساڵات چوو بەکاربێنن بۆ بەکاری نایەنن چونکە سەرنجێکی بابەتێکی جنسی تر بەڵێ کەس حەزی لێ ناکەوە نیە کەواتوان لەلایەنە ئینسانیەکە هەم لە ڕووی مادیەوە پیرەژنەکەی سفادێ بکە هەم لە ڕووی ئینسانێکە ڕێزێکە با بڵێن لە بابەتێک ڕۆڵێکی پێ بدەن بەس نا دائیمەن دێن ئافرەتی گەنج و جوان و سەرنج ڕاکێش یعنی هەتا ڕێکلام چییە؟ ئیغرای جنسی تێدایە تەنان تۆ بۆ ئەو ئامرازانی کە بەکاری دێنی لە چکە ئامرازێک هەیەکەوە ڕێکلامێکی جنسی دێتە بەرچاو جاریە هەندی بەرنامە هەیە بەرنامی زۆر سادێت و ئیشیش سادە پێ دەکەیت بەڵام ڕاستەوخۆ ڕێکلامێکی جنسی دێتە بەرچاوت هەموو بەدەچێ بازار دەچێ خوێندن تێکەڵاوی هەموو شتێک یعنی ئیغرای جنسی هاندانە ئینسان وا لێ دەکەکەوە بەر ئاقاری جنسی